لە کۆتاییدا ڕێگە بە کوردستانرا میوانداری مۆندیالی 2038 بکات بەڵام کێشەکە ئەوەیە فیدراسیۆی تۆپی کوردستان نازانێت کێ بکات بەڕایەنەر ئەوە هەر قسەی تێدانە دەبی سەمیر بابۆ ڕایەنەربی ئەو شایستەیە نەخێر باوانم جارەکەی تریژ ڕایەنەر هەر هەولێری بوو ئەم جارەیان دەبێت لە سلێمانی بێت جا بڕیار وایە ئاهەنگی کردنەوەی پاڵەوانتیەکە لە دەربەندی ڕانیە بەڕێوە بچێت چیچی دەربەندی ڕانیە نییە کاکە دەربەندی قەڵاتزەیە ئەو کاتێک کە خەڵک پێیان نەبوو دەربەندی پشتەر ڕانیە و قەڵاتزەی هەر دیار نەبوون جاوەشیان قەینا ئەوەشیان هەل دەبێت زانیاریەکی تر ئەوەیە کە یەکەم یاری پاڵەوانتیەکە لە یاریگای سەید سادق بەڕێوە دەچێت ئێمەی هەڵەبجە پارێزگاین دەبێ یاری لە هەڵەبجە بکرێت بڕیار وایە درێسی هەڵبژاردەی کوردستان سپی بێت و خۆرێکی زەردی بە 21 تیشکەوە لە ناودا بێت ئەومان بەی شێوەیە قبول نییە دەبێت ڕەنگەکەی شین بێت نەخێر چۆن دەبێت زەردی تێدا بێت دەبێت ڕەنجی سوور بێ پێ کاتێ هەڵبژاردەی کوردستان لە 23 یاریزان پێک دێت لیستی کۆتایی لەلایەن فیدراسیۆی تۆپی کوردستانەوە ڕاگەیەندرا وی بابۆ چ معنانینە لیستیکوانی ئاکرێت تێدا نەبن یانی لەو هەموو کۆیە یاریزانێک نییە بیبن ئێمەوە خەڵکی کەلار بایکۆتی هەڵبژاردەی کوردستان دەکەین یانی چیشانی سێ یاریزانی دو یاریزان لە لیستەکەیە دیسان بەزمەکەیە هەموو جارێک هەر شارتیەتی ینی هەندێک کورد هەنا لە هەموو بوارێک ئاڵدەی شارتیەتی بوونە وەک مادەی هۆشبەر بەبێ شارتیەتی ناتوانن کورە ناتوانم ئەدی کوبزانم شارەکەی خۆم خۆش دەوێت هاهوو کاکە و مۆندیالەشمان نەویست هەر لێیدا